لەبارەی درێژەکێشانی ئابلۆقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ کورد بەعام اعتماد لەسەر خۆی بکات نەک لەسەر حکوومەتی عێراق و بەتایبەتی بەغدا. چونکە چەند ساڵە دەبینین حکوومەتی عێراقی زوڵم دەکاتە سەر کورد لە زمانی بەعسیەوە و هەتا ئێستا نفسی سیستەمە تقریبا نفسی ئوسلوبە بەکاردێنن بەس دەمساوەکان گۆڕانە. من پێم وایە یەکڕێزی لە نێوانگەڵی کوردستاندا لەم کاتەدا کە ئەو ئابلۆقەی بەغدا دروستی کردو لە سارێمی کوردستان بەو یەکڕێزیە لە هەموو وەختێکدا زیاتر پێویستیمان پێیە و من پێم وایە بەغدا جێگای متمانە نییە و ئامانجی زیاتر ئەوەیە شکانی گەڵی کوردستان. ئەم شتە بۆ ئەوەیە کە ملەتی کورد ملەتی خۆمان ئازار بدات و بەم ئابلۆقەیە کە ئێمە بخاتە ژێر دەستی خۆیەوە، بەڵام بەداخەوە بۆ حکوومەتی فیدرالی عێراق ناتوانێت ئەم کارە لەگەر کورد بکات. ئێمە داواکارین لە مەسئولەکانی گشتی هەر مەسئولێکی گەورە و گچکە بێ ئەبێ دەبێت تەفاهمکەن خاصە سیاسمەدارەکان دەبێت تەفاهمکەن لەگەڵ بەغایە لەگەڵ مەرکەزەوە ئەم کێشەیە هەڵگرن لەسەر ئەم ملەتە.